لە قیامەت زیکر و یادی خوای گەورە چ بۆ ئینسان دەکات پلەی ئینسان بەرز دەکاتەوە و ئەو کەسە لە ڕۆژی قیامەتدا یەکێکە لەو کەسانەی کە لە ژێر سێبەری خوای گەورە لە دەشتی مەحشەر حەشر دەکرێت لە کاتێکدا کە هیچ سێبەرێک نییە تەنها سێبەری خوای گەورە نەبێت لەو کاتەیەدا پێغەمبەر بۆمان دواز دەکات صلی الله عليه وسلم دەفەرمێ لەو ڕۆژەیەدا سەبعة یظلهم الله في ظله يوم لا ظل إلا ظله لەو ڕۆژەیەدا حەوت جۆرە تاقم حەوت جۆرە کەس لە ژێر سێبەری عەرشی خوای گەورە حەشر دەکرێن خوای گەورە بمانگەڕێ لەو کەسانە جا پێغەمبەر لە ناویاندا یەکێکیان لەوانە فەرمووی ورجل ذكر الله خاليا ففاضت عيناه کەسێکە ئەو کەسانەی لەو حەوت کەسانەی کە لە ڕۆژی قیامەتە لە ژێر سێبەری عەرشی خوای گەورە یاخۆت لە ژێر سێبەری خوای پەروەردگاردا کە تایبەتە بەو حەوت کەسانەوە یەکێک لەوانە ئەو کەسەیە کە زیکر و یادی خوای پەروەردگار دەکا بە تەنیا فرمێسک لە چاو و ئاو لە چاوەکانی دێتە خوارەوە لە ترسی خوای پەروەردگار پێغەمبەر فەرمووی ئەو کەسە یەکێکە لەو حەوت جۆرە کەسانەی کە لە ژێر سێبەری خوای پەروەردگاردا حەشر دەکرێن کەواتە لە دەرەنجامی کۆتاییدا بەڕێزان دەگەینە ئەو نەتیجەیەی کە کاریگەری یادی خوای پەروەردگار و زیکری خوای پەروەردگار لە دنیادا ئینسان دڵ ئارام دەکات ئینسان ئاسوودە دەکات لە ناو گۆڕدا دەمان پارێزێ لە پردی سیڕاتدا لەگەڵمانە و لە ڕۆژی قیامەتیشدا ئینسان دەپارێزێ و ئینسان لە شەیتانیش پارێزراو دەبێت و هەروەها لە قیامەتیش نور و ڕووناکیە بۆ ئینسان دەکەوێتە ژێر سێبەری خوای پەروەردگار و خوای پەروەردگار لەو ئینسانەیە ڕازی دەبێت و دەرەجە و پلەی ئینسان بەرز دەکاتەوە بەهۆی زیکر و یادی خوای پەروەردگارەوە کەواتە یادی خوای پەروەردگار بەڕێزان هەم سوودی لە دنیادا هەیە ئینسان پێی دڵ ئارام دەبێت لە زۆربەی نەخۆشیە دەرونیەکان ئینسان پێی پارێزراو دەبێت کە دەرونی ئینسان بە یادی خوای گەورە نەبێت بە هیچ شتێکی دیکە ئاسوودە نابێت بە هیچ شتێکی دنیایی ئاسوودە نابێت تەنها بە زیکر و یادی خوای گەورە نەبێت و لە ڕۆژی قیامەتیشە ئینسان پلە و پایە بەرز دەبێتەوە و پارێزراو دەبێت لە دەشتی مەحشەر و لە ئاگری دۆزەخ و لە پدە بەرزەکانی بەهەشتیدا ئەو کەسەیە لە لای خوای گەورە بەرز دەبێتەوە و ڕێزی زیاد دەبێت و هەروەها پاداشتی زیاد دەبێت.